هەڕەشەکانی پارتی بۆ کشانەوە لە پرۆسەی سیاسی عێراق چین؟ ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان لە بارەی هەڕەشەکانی پێشەوە هەورامی و تەبێژی حکوومەتی عێراق بۆ کشانەوە لە پرۆسەی سیاسی عێراق هۆشداری دەدات و دەڵێت پارتی جددیە لەو بابەتەدا. ئەمڕۆ پێنجشەممە 9/1/2025 سوبحی مەندەلاوی ئەندامی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند. مەترسیەکە ڕاستەقینەیە. خۆدزینەوەکانی وەزارەتی دارایی عێراق لە ڕێککەوتنەکان و پابەند نەبوونی بە بڕیارەکانی دادگای فیدراڵی پرسی کشانەوەی پارتی دیموکراتی کوردستانی لە پرۆسەی سیاسی عێراقدا جددی کردوتەوە. ئاماژەی بەوەشدا مەترسیەکە ڕوون و ڕاستەقینەیە، چونکە لایەنی بەرامبەر قەیرانی موچە بۆ مەبەستی سیاسی بەکاردێنێت و کردوێتی بە ئامرازێک بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم کە بەما حکوومەتی هەرێمی خستۆتە دۆخێکی شەرمەزارکەرەوە لە بەردەم خەڵکەکەیدا. ئەو ئەندامەی پارتی دەشڵێت پارتی دیموکراتی کوردستان هێشتا پابەندە بە هاوبەشی لەگەڵ لایەنە سیاسیەکانی بەغدا، بەڵام دەبێت لایەنی بەرامبەر پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی بێت کە پابەندکردن بۆ هەموو لایەک، چونکە هەرێم هەموو پابەندیەکانی خۆی جێبەجێ کردووە و هەموو ئەو داواکاریانەی کە داوای لێکراوە جێبەجێکراون. دوێنێ چوارشەممە 8/1/2025 پێشەوە هەورامی و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان هەڕەشەی کشانەوەی لە پرۆسەی سیاسی عێراق کرد. ئەگەر حکوومەتی فیدراڵی پابەند نەبێت بە ڕێکەوتنەکان و پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێم هاوشێوەی تەواوی ناوچەکانی دیکەی عێراق. هەورامی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا کە دوای دانیشتنی ئەنجومەنی وەزیران هات ڕایگەاند عێراق پابەند نەبوو بە بڕیارەکەی دادگای فیدراڵی و ئەو ڕێکەوتنانەی لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمدا ئەنجام دراون سەبارەت بە موچە و فەرمانبەرانی هەرێم. ئاماژەی بەوەش کرد ئەگەر ئەم ساڵ بە هەمان شێوە مامەڵەیان لەگەڵدا بکرێت ئەوە بڕیارێکی دیکەمان دەبێت و لە داهاتوودا ئەو بڕیارە دەدەین. وتیشی بڕیاری کشانەوە لە حکوومەتی عێراق مەحاڵ نییە، بەڵام دەبێت بۆ ئەمە ڕێککەوتن لە ناو ماڵی کورد لە نێوان لایەنەکاندا هەبێت.